یەکێتی پۆستە سیادیەکان یەکلایی دەکاتەوە و بافڵ تاڵەبانی و شێخ جەعفەریش لەسەر پۆستی جێگری سەرۆکی هەرێم ڕێککەوتن. بۆچی بافڵ تاڵەبانی نایەوێت شێخ جەعفەر لە پۆستەکەی ئێستایدا بمێنێتەوە؟ دوێنێ شێخ جەعفەر مستەفەی جێگری سەرۆکی هەرێم لەگەڵ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی کۆبووەوە. سەردانەکەی شێخ جەعفەر بۆ لای بافڵ تاڵەبانی لە دەباشان لە کاتێکدایە کە لە ماوەکانی ڕابردوودا نیگەران بوو لە دەباشان. بۆ پێی شێخ جەعفەر دەیەوێت لە شوێنەکەی خۆی واتە پۆستی جێگری سەرۆکی هەرێم بمێنێتەوە و پەراوێز نەخرێت. مانگی پێشوو هەریەکە لە قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانی لە ماڵەکەی خۆی سەردانی شێخ جەعفەریان کردبوو بەشێکی نیگەرانیەکانیان ڕەواند بووە، بەڵام بەپێی زانیاریەکان هێشتا شێخ جەعفەر ڕازی نەبووە. دوێنێ شێخ جەعفەر سەردانی بافڵ تاڵەبانی کردو بۆ ماوەی دوو کاتژمێر لەگەڵی کۆوەتەوە. بەپێی ڕاگەندراوی کۆبوونەوە کەش بێت دەڵێت باسی ڕێکخستنەوەی ئۆرگانەکانی یەکێتی کراوە. بەڵام بەپێی زانیاریەکانی تیوار بافڵ تاڵەبانی پێشنیازی کردووە کە شێخ جەعفەر وەک سەرۆکی ئەنجومەنی بەرژەوەندیەکانی یەکێتی بمێنێتەوە و دەسەڵاتی پێدەدرێت و ئەنجامانی ئەنجومەنەکەشی بۆ دیاری دەکرێت کە لە سەرکردە کۆنەکانی یەکێتی دەبن. لە بەرامبەرەوەدا یەکێتی کەسێکی دیکە دەکات بە جێگری سەرۆکی هەرێم کە بافڵ تاڵەبانی چاوی لە دەرباز کۆسرەت ڕەسووڵە. بەپێی زانیاریەکان شێخ جەعفەر بە داواکە ڕازی بووە بۆ مەرجەی لەناو ئەنجومەنەکە دەسەڵاتی تەواوی پێ بدرێت و ڕاستەوخۆش پەیوەندی بە سەرۆکی یەکێتیەوە دەبێت. بافڵ تاڵەبانی دەیەوێت دەرباز کۆسرەت ڕەسووڵ پۆستێکی باڵا وەربگرێت. بۆ ئەوەش جێگری سەرۆکی هەرێمی دیاری کردووە و نایەوێت شاڵا و کۆسرەت پۆستێکی سیادی وەربگرێت کە پۆستی سەرۆکی پەرلەمانە و ئێستا چاوی لەسەر ئەو پۆستەیە.